ئێوارەتان باش من سامان بەشارەتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. تاوەکو ئێستا ئاسوویەکی ڕوون نییە لە بەردەم موچەخۆران کەی موچەکانیان وەردەگرن. هەتاوەکو ئێستاش ڕوون نییە کەی شاندی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا. ئەمە لە کاتێکدایە من ئەمڕۆ لە چەند سەرچاوەیەکی میدیاکانی عێراقەوە خوێندومەتەوە کە کەسێک بە ناوی بەرپرسێکی باڵای حکوومەتی عێراق ڕای گەیاندووە بە حکوومەت هێرێمی کوردستان پێی گوتوون هیچ شاندێک مەنێرن. ڕێکەوتنی ئێمە لەگەڵ ئێوەدا ئەوەیە کە دەبێت داهاتی ناوخۆ و داهاتی نەوت ڕادستی حکوومەتی عێراق بکات کە ئەمەش ڕەنگە زیاتر گفتوگۆکان پەک بخات و دوای بخات. بەڵامەوەی لەم نێوەندەدا زەرمەندە تەنها موچەخۆرە کە دیار نییە کەی موچەی مانگی پێنج و مانگەکانی داهاتووشی ساغ دەبێتەوە. من ئەم ێوارەیە قسە لەسەرەوە دەکەم بۆچی هەرێمی کوردستان گەی بەم دۆخەی ئێستا بۆ لە ماوەی ڕابردوودا هەموو ئەم کێشانەی یەکلایی نەکردەوە لەگەڵ حکوومەتی عێراقدا چارەسەری نەکرد. بۆچی ڕێکەوتنی نووسراو نیە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆەوەی ئەگەر هەر لایەک لە ڕێکەوتنەکە لای دابێ بۆی بخرێتە ڕوو. هەموو ئەمانە گەنگەشە دەکەم لەگەڵ زۆر بەڕێز کاوە محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان کە کاوە زۆ بەخێر. سپاس کاکسامان باشەشور ممنونم. سپاس. ئەگە بەوە دەست پێ بکەم ینی هەستەکەی دەرگاکان بە ڕووی هەرێمدا تا بێ زیاتر داخرێن. ینی هەرە و سەرچاوی قسەی بۆ ڕۆژنامەی ئەلعەرەب و هەروەها دووسێ ڕۆژنامەکە کردووە کە گوتوێتی با شاند نەیە. ینی شاندەکان هیچ سوودێکی نییە ئەگەر ئێوە پابند نەبن بە ڕێکەوتنی ڕادەستکردنی داهاتی نەوت و داهاتی نانەوتی. ئەگەر لێت بپرسم ینی بۆ پێی ئەزمموی جەنابیشە 4 ساڵ لە پەرلەمانی عێراق بوویت و لە بەغدا بووی، بۆچی ئێمە گەشتین بەم دۆخەی ئێستا؟ زۆر سپاس. طبعا ئەم کێشەیە و تەمەنی بوو بە 11 ساڵ 11 ساڵە موچەخۆری هەرێمی کوردستان بم لەم ناخۆشێدایە لەم دۆخە خراپەدا دەژی بەداخەوە کە تا ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتن لەسەر ئەوەی کە بە تەواوی ئەو کێشەیە گەیشتونەتە ڕێکەوتن، بەڵام لە ڕاستیدا تا ئێستا ئیرادەی چاکردنی دۆخەکە نییە. پێم وایە هیچ دوو حکوومەتێک لە دنیادا بەقەدەر حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق دۆکۆمنتی ڕێکەوتن و نیشاندانی ڕێگە چارە لە بینی هەردوولادانیە. هەم دەستور هەیە، هەم یاسای بودجە هەیە، هەم بڕیاری دادگای فیدرالی هەیە، ئەوەی تریشان کە پەیوەندی بە مەسلەی نەوتوانەوە هەیە، ئەوەی بڕیاری دادگای پاریسە، دیسان بڕیاری دادگای فیدرالیە و ڕێکەوتنی سیاسیش هەیە. خۆتان ئاگادار بوون لە سەرەتای ئەم ساڵ ئیتر گەشتبیلێکی زۆر بڵاو کرایەوە. حزبە دەسەڵاتدارەکان شەڕیان بوو لەسەرەوەیان دایانگوت ئێمە ئەوە دەستکەوتی ئێمەیە و چارەسەرمان کرد و ئەوی تر دێگوێت نەخێر دەستکەوتی ئێمەیە و ئێمە چارەسەرمان کردووە. وتیان گەیشتونەتە ڕێکەوتن کە ئەم موچەی ئەم ساڵ مانگەکانی ئەم ساڵ بە تەواوی و لە کاتی خۆی دابدرێ. من ئەو کاتە لە هەندێ دیداری تر باسم کرد، گوتم پێم وانە چارەسەر کرابێ بە شێوەیەکی ڕیشەیی. ئەو پەڕی بۆ ساڵێکیش بێ هەر ناکاتە چارەسەرێکی ڕیشەیی. چونکە من بۆ خۆم پێم وایە کە حکوومەتی هەرێم ئەوەی کە ئێستان با بڵێن دەسەڵاتدارن، چونکە لە ڕاستیدا بنەماکانی حکومڕانی حکوومەتداری لەم حکوومەتی هەرێمی کاربڕێکەرەدا نییە. ئەوان ئەو ئیرادەیان نییە، یان ئەو بەرنمەیان نییە بۆ ئەوەی چارەسەرێکی جددی بکەن، چونکە چارەسەرکردنی ئەم پرسە لە بەرژەوەندی خەڵکە و لە زەرەری حزبە دەسەڵاتدارەکان و بنەماڵە دەسەڵاتدارەکان و کەسە دەسەڵاتدارەکانە. بۆچی لە زەرەریەوانە؟ باش، پرسیارێکی زۆر بەجێیە. ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم پرسە چارەسەر بکرێ وەکو ئەوەی ڕێوشوێنەکەی بۆ دانراوە بە پێی بڕیاری دادگای فیدرالی و بە پێی یاسای بودجە، دەبێ موچەی خەڵکی هەرێمی کوردستان تەوتین بکرێ. تەوتین لە بانکەکانی معتەرەف لەلایەن بانکی فیدرالی عێراقیەوە. کە تەوتین کرا، موچە دەچێتە سەر بەغدا، ڕاستەوخۆ لەلایەن بەغدا و موچەی موچەخۆران دەدرێت کە ئەوە بوو هیچ
پارەیەک دەبێت داهاتیش تەستیم بکات طبعا داهاتی نەوتی و نانەوتی کەوەیەکێکە لە چێشە گەورەکان بۆ ئەم جەژنە موچەی مانجی پێنج نەهات بەداخەوە داهاتی نەوتی و نانەوتیەکە لە 150 تەستیم بکە و نەوتەکەشی تەستیم بکات کە خۆتان دەزانن لە 300,000 بەرمیل نەوت زیاتر ڕۆژانە بە قاچاق دەنێردرێتە دەرەوە. ئەمە لەلایەکەوە ئەو پارەی کە ئێستا دەستیان دەکەوێت کە لە تاڵان فرۆشی نەوت و لە با بڵێن ڕەهێنکردنی ژیانی خەڵک موچەی خەڵک لەوەی لە کاتی هەڵبژاردنەکاندا بەکاریان بێنن هەڕەشەی موچە بڕینیان لێ بکەن ئەمان ئەم کارتانیان بەدەستەوە نامێنێ. ئەوان پێیان باشە ئەو کەمەی لە هەرێم دەستیان دەکەوێت لە نەوتە هەرزان فرۆشیەکە و کە چاوی بەغدای لەسەر نییە و چاوی دەستگاکان طبعاً دەستگا چاودێریەکانی حکومەت هەرێمی کوردستانیش وەکو پەرلەمان و دەستگای دیوانی چاودێری و ئەوانە هەمیان پەکخراوە. کەمەکەی ئێران پێ باشترە لە زۆرەکەی بەغدا بۆ زۆرەکەی بەغدا ناتوانن ئەو دزیە لێ بکەن کە ئەوەی لێرە دەیکەن بەڵام ئەو کەمەی کە هەرێم هەیە مەجای ئەوەی هەیە کەم نییە داهاتەکەی هەرێم مەبەستم کەمترە لەوەی بەغدا ئەگەر بینێرە چکە بەغدا بینێرێ ئێستاکە کە بەپێی یاسای بودجە و بڕیاری دەرگای فدرالی ئێستا من خەمی خەڵکم بێ حکومت لە دەست من بێ دەسەڵاتم بەدەست بێ هەرچی نەوتە تەسلیمی دەکەم با لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ گرانتریش دەفرۆشێ هەرچی داهاتی نانەوتیە کە خۆیان گوتیان ئێمە زیاتر لە 320 میلیارد دینار داهاتی مانگانەی هەرێمی کوردستانە دواتر گوتیان باشە و 90 میلیار و 7 میلیار و ئێستا هاتوتە سەر 48 میلیار دەینێرن ئەمە هەمووی تەسلیم دەکەم بە شەفافانە کە تەسلیمم کرد تەسلیمی کردووە لەگە سۆما ڕێکەوتووە بەڵام ئەوە وەزارەتی نەوتی عێراقە کە ڕێناکەوێت لەگە کۆمپانیەکانە بۆی دەست بە هەنادەکردنی نەوت کرێت یا کێشێکی کە هەیە لە یاسای نەوت و غازە کە ئەوان نارقەلی بۆ دروستەکە ناڵم بێتە ناو پەرلەمانە طبعا یاسای نەوت و غازەوە ئێستا کە یەکێک لەو پرسانەی کە باز دەکرێت کە دەبێت دەربچێت بۆ چارەسەرکردنم کێشەیە پێتان بڵێم سەبەبی ئەساسی دەرنەچوونی یاسای نەوت و غاز حکوومەتی هەرێمی کوردستانە من ئەوە چەندین زار باسم کردووە و کتێبێکی شمنووسی کە لەسەر ئەو فترەی لە پەرلەمانی عێراق بوو ماوەی 8 ساڵ بوو نهێنیەکانی پشتی پەردەی ئەو کاتەم هەموو کرد بە کتێبێک لە یەکێک لە کۆبنەوەکاندا سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێم کە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە خۆی گوتی داوای لە هەموو فراکسیۆنە کوردستانی کاکرد گوتی ئێمەین نامانەوێ یاسای نەوت و غاز لە عێراق دەربچێ و تا پێتان دەکرێت ڕێگری لە دەرچوونی یاسای نەوت و غاز بکەن ئەمە بە دۆکۆمنت هەیە یعنی لەو کێشانێکە هەیە مەبەستیان نەبووە بۆ ئەوەی چونکە کە یاسای نەوت و غاز دەگرێت دەستی هەرێمی کوردستان لە تاڵان فرۆشی دەگرێت ئەو یاسایی پێشتر کاریان پێدەکرد کە لە 2007 لێرە لە هەرێمی کوردستان دەرچوو بوو دوایی دادگای فدرالی پەچی خست ئەو یاساییان پێ باش بوو بۆ ئەوی بتوانن بە کەیفی خۆیان بتوانن داهاتەکەی بە ناشەفافی مامەڵی لەگەڵ بکەن و بتوانن بەشی حزبەکانی خۆیان و کەسەکانی خۆیان بدەن لەبەرەوە ئەم ئەوەی کە دەڵی تەسلیمیان کردووە با من یەک پرسیاگەم قسەکە لەبیر نەچێت چونکە من بەڕاستی ینی هەر پەرلەمانتاری عێراقی پارتی وەرگرتووەڵێ ئاسڵەن کێشەکەی ئەمە بە دەرچوونی یاسای نەوت و غاز چارەسەرە بێت چۆن بۆ نمونە ئەگەر ئێمە گرێبەز بکەین ئەو کاتە دەستمان کراوەترە بێ ئازاترین لەوە ڕەخنە و گلەیمان ناتە سەر وەکو ئێسا کە سوودانیاڵێ بۆچی بەبێ پرسی من گرێبەسی غازیتان کردووە لە ئەمریکا ئەی بۆ تا ئێستا نەکراوە لە 2005ەوە دەستور مادەی 112 ئەوە عێراقە ناڵێ دەربچێت ئاخروا پێت دەڵێم من دۆکۆمنتم هەیە لە کۆبنەوەکە خۆم لەوێ بووم ئەوە ئەندامانی فراکسیۆنە جیاجیەکانی کوردستانی بە فراکسیۆنی پارتیشەوە ئەگەر خۆیان لە خوانەکەن شاهدن کە سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێم ڕاستەخۆ گوتی تا ئێستا ئێمە ڕێگر بووین و لەمە دوای هیوادارم ئێوەش ڕێگر بن لە دەرچوونی ئەم یاسایە مەبەستم دوای هەندێک وردەکاری هەیە من خۆم ئەندامی لیژنەی نەوت و گاز بووم لە دەورەی سێەم لە ساڵی 2014 تا 2010 لە ناو وردەکاریەکان بووم هەم پێشنیاری یاسا هەم پرۆژە یاسا کە هاتووە بۆ نەوت و غاز ململانیەکان کێشەکان لەسەر خاڵێک بوون هەمووی وردەکاریەکانم لایە بە دۆکۆمنت کە بەشێکی زۆری بۆ ئەو ئیرادە سیاسیە بوو کە هەرێمی کوردستان وەکو باسم کرد دەیویست بە هەر نەوعێک بێکە ڕێگری لەوە بکە یاسایەکی نەوت و غاز هەموو عێراقیەکان هەموو محافظەکان و هەرێمیش لە چوارچێوەیدا ببەستێتەوە بە چوارچێوەی ئەو یاسایە ئەو یاسا دەستی هەرێمە بەسێتەوە لەو گرێبەستانێکیکە بێگومان دەستی هەرێم طبعا بە پێی دەستور بەشێک لە
دەسەڵاتەکان بۆ هەرێم دەهێڵێتەوە چونکە دەسەڵاتی هەرێم هەندێک دەسەڵات هەیە دەسەڵاتی مشتەرەکە بەڵام هەرێمی کوردستان بە ئاراستەیەکدا دەڕۆیشت خۆتان دەزانن لە 2014ەوە کە بوو بە سەبەبی دروستبوونی کێشەی موچە لە هەرێمی کوردستان بە ناوی کە ناوی لێنا سیاسەتی سەر بە خۆفرۆشتنی نەوت ئەم بە ئاراستەیەک دەڕۆیشت کە هەتا تەنانەت بە مەسەلەی بە ئیدارەدانی چێلگەکان و فرۆشتنی نەوت و ئانە بە هیچ شێوێک ئامادە نەبوو بە مشتەرەکی لەگەڵ عێراق بیکە دەویست سەر بەخۆ بیکە و فعلەن کردیشی بەڵام شکستی هێنا و بوو بە سەبەبی ئەوەی کە کێشەی موچە لە هەرێمی کوردستانە لەو کاتەوە دروست بێ تا ئێستا چارەسەر نەبێ یعنی مەوزوعەکە ئەوەیە کە من طبعا لێرە حەزەکەم قسەیەک بکەم کە ئەم کێشەیە وەکو باسم کرد ڕێگە چارەکە دیارە دەکرا چارەسەر بکرێت بەڵام حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی هەرێم نانویستە بیکەن بەڵام لە هەمان کاتیشدا من پێم وایە دەسەڵاتدارانی بەغداش ڕاستگۆنین و جددینین لە چارەسەرکردنی کێشەکە لەبەرەوەی لە ڕاستیدا ئەوان ئەگەر بیانەوێت کێشەکە چارەسەر بکەن لە زیاتی ئەوەی موچە خۆر سزا بدەن کە زۆر داخێکی گەورەیە کە 11 ساڵە لەم دۆخەدان کە ئێمە کاتی خۆشی لە پەرلەمان بووین لە سەردەمی عەبادی و لە دواتریش سەردەمی عادل عەبدولمەهدی و مستەفا کاظمی ئەوانە ئێمە بەردەوام لەسەر خەت بووین لەگەڵ حکوومەت بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێ هەمیشە دەمانویست کە زەرمەندە سەرچەکە خەڵک نەبێ موچە خۆر نەبێ بەڵکو دەسەڵاتدارانی هەرێم بێ یعنی ئێستا لە زیاتی ئەوەی موچەی خەڵکی هەرێم ڕابگرێت پێویستە لەسەر حکوومەتی عێراق دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی ڕێگری لە قاچاق فرۆشتنی نەوت بکات یا سکاڵا لەسەر بەرپرسانی حکوومەت بەڵێ یعنی ڕووی با بڵێن تیری سزاکانی ڕمی سزاکانی ڕووەکەی لە خەڵکی هەرێم نەبێ بەڵکو لە دەسەڵاتدارانی هەرێم بێ بەڵام بەداخەوە بە حکمی ئەوەی کە هەستەکەمە بەرژەوەندی سیاسی و بێگومان کە ئەگەر دەڵێن ئەمە بەرژەوەندی سیاسی تێدایە من پێت دەڵێن بەڵێ بەرژەوەندی سیاسی تێدایە لە عێراقدا شیعە سونە کورد دەسەڵاتدارەکان بەشێکیان بەشێکی زۆریان اتحاد الفاسدین هەیە تحالف الفاسدین هەیە هاوپەیمانیتی گەندەڵکارەکان کە لە هەموو یعنی لە هەموو شتێک ناکۆکن بەڵام لە مەسەلەی گەندەڵکاری و ڕاوڕوت و تاڵانکردنی سەروەت و سامانی ئەم وڵاتە هەر لە زاخۆوە هەتافاو لە ڕاستیدا لەوەدا چاوپۆشی لە یەکتر دەکەن بۆ یەکتر تێدەپەڕێنن ئەمە هەیە لەبەرەوە دەبینین خەڵکی هەرێمی کوردستان بوونەتە سەبەبکاریەوە ینی یەکێک لەو شتانش تریش کە ئێستا من دەیبیستم زۆر بەڕاستی جێداخە خەڵکی هەرێمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان قسەیەک دەکەن دەڵێن ئێمە تەسلیم نابین یعنی خطابێک با بڵێن بازاری دانەوێت بۆ پیا بکەن و بڵاوی دەکەنەوە ئێمە ناچەمێنینەوە و ئێمە تەسلیمی ناکەین و گوایە ئەوانە زۆر نیشتیمان پەروەرن کورد پەروەرن خەمی میلەتەکەیان و هەرێمەکەیانە کە ئەسڵەن وانە چونکە لە ڕاستیدا ئەوان کە دەڵێن تەسلیم نابین مەبەستیان ئەوەی تەسلیمی ناکەین بەڵام ئەوە نییە بەو شێوە دەری دەبڕن بۆەوەی بڵێن ئێمە خەڵکی زۆر بە شکۆمەندین زۆر نەتەوە نیشتیمان پەروەرین تەسلیمی ناکەین مەبەستیان ئەوەیە کە نەوت و داهاتەکە تەسلیم ناکەین کاکە نەوت و داهات تەسلیم کە ئێستا بە پێی یاسای بودجە 2023-2025 پارەیەکی زۆر باش دێتە هەرێمەوە یعنی جگەلەوەی موچەی خەڵک چارەسەر دەبێ کێشەی نامێنێ لە کاتی خۆیدا موچە وەردەگرێ بازار دەبژێتەوە حرەکەی تێدەکەوێت بەشی پرۆژەکانیش پارە دەست دەکەوێت دەتوانی پرۆژەش بکەیت بەڵامەکو باسم کرد لەبەرەوەی کە ئەمە ڕێگەلەوە دەگرێت ئەو کاتە دیوانی چاودێری دارایی بەسەریەوە مراقب دەبێت پەرلەمانی عێراق هەروەها چاودێر دەبێت بەسەریەوە جگە ئەوەی هەرێم هیچی نەماوە لە ڕاستیدەوە پەرلەمان چەند نەمێژە پەکخراوە لە ڕاستیدا ئینجا ئەوە بۆ ئەوان گرفتە گەورەکەیە کە ئێستا دەیانوێت ئەمە چارەسەر نەکەن ئەوەی کە پەیوەندی بە عقودی نەوتەوە هەیە ئێخۆ حکوومەتی عێراقیش یان با بڵێن لە پەرلەمانی عێراقیش هاتن پێشەوە ئەوان دایانگوشت $6 بیدایەت لە ئەنجامی مفاوەزات بوو بە $16 بۆ ئەوەی دواتریش لە ڕێگای کۆمپانیایکی ڕاوێژکاری نێودەوڵەتیەوە هەڵسەنجێنرێ هەر بیرە و چەندی تێدەچێ کولفەی چەندە بوو هەر بەرمیلێک دەرهێنان و بەرهەمهێنانی ئەمە بۆ هەتا ئێستا کێشەی بۆ دروست بێت لەبەرەوەی بەڕاستی دیسانەوە حکوومەتی هەرێم مەرجی تعجیزی دادنێ کە نایەوێت ئەم کێشەیە چارەسەر بەڵام لە ڕێی کۆمپانیەکانە لە ڕێی کۆمپانیەکانەوە ئینجا ملیارێ دۆلار قەرەبوویە و ئەو قەرەبووی کە هەیە ئەوانەیە دەیەوێت هەرچی ئەوەی کە خۆی دۆڕاندویەتی
حکومەتی عێراق لە پارەی حکومەتی عێراق ئەم زەرەرەی بۆ بگەڕێنەوە ئێتۆ عقدت کردووە پێشوەخت فرۆشتوتە بە سەوزی فرۆشتوتە بە هەرزان فرۆشتوتە بە قاچاق فرۆشتوتە داهاتیم نەوتە بۆ کۆمپانیەکان و تۆ ئەم حیزب بەڵێ طبعا بەشێکی طبعا وەکو باسم کرد ئەگەر ئەمە ئێستا ڕاوەست ئەوە هین ڕاوەستاوە با بڵێن چوونە دەرەوەی نەوت لە ڕێگەی بۆڕی جێهانەوە باشە قاساق فرۆشتی نەوت لە مانجی 2023ەوە بەردەوام بووە بە سەدان ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە بە دەیان ملیارد دۆلار پارە هاتوتە ئەم هەرێمە لە ڕێگەی ئەو نەوتەوە باشە ئەمە پارەکەی بۆ چێ دەچێت ینی ئەگەر تۆزێ ناڵم یوژدان و ئینسانیەت و خەمخۆری خەڵکیان هەبوایە بەغدا گوتی من نیوەی موچەی مانجی 12 ناردووە لەسەر زاری خۆیان بەڕسمی حکوومەتی هەرێم ڕایگەیان باشە نیوە موچەی ناردووە تۆ نیوە موچەکەت دابش بکردبە بگوت بە بەغدا هەر ئەوەندەی بۆ ناردوین ئەوە نیوە موچەکە بۆ ئەوەی خەڵک هیچ نەبێ ئاهێکی بێتەوە بەر لەو بێ موچەی و لەو خراپی بژێوی ئەوانە ئەوەی نەکرد لە بەردەمی جەژن بووین حکوومەتی عێراق کە موچەی مانجی پێنجی نەناردوو ڕایگرتووە و ئەسبابەکانی ڕوون کردوتەوە تۆ نیوەی موچەی مانجی 12 هەیە نیوەی تریشت بخست بە سەری بتگوت بە لە داهاتی نەوتی قاچاق کە فرۆشتومە کە زۆر بە زیادەوە هەیەە نیوەی تریشت بخست بە سەری بتگوت بە ئەوە بەغدا ئەو غەدرەی لە ئێمە کردووە فەرمونون من موچەی مانجی 12تان بۆ دابین دەکەم بازەژن بەبێ موچە بەڕێنەکە بەڵام خەمی ئەویان نیە ئەمە نقطە ئەساسیەکەیە ئەوە بۆ نیکەن دیسانەوەها لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیانەوە سەیری مەسەلەکان دەکەن نەک لە ڕوانگەی خەمی خەڵکەوە بۆ چونکە ئەکیید پارەکەیان هەیە ئێستا من دڵنیام لەوەی نەک پارەی مانجێک و دوومانگ پارەی ئەویان هەیە موچەی ساڵێک بدەن بەبێ بەغدا $1 بنێرێ بەڵام بۆ نایدەن کە پارەکەیاندا دەستی کەشف دەبێت یان بەغدا بۆی ڕوون دەبێتەوە کە حکوومەتی هەرێم دەتوانێت موچەی خەڵک دابین بکە بەڵام دەیەوێت بەشەکەی خۆی بۆ خۆی ئەوەی بەشەکەی خۆی بخوا و ئەوەی منیش بخوات ینی ئەوەی خۆی بۆ خۆی لە بەغدا ژوەر هەر لەم ماوەیە وەزیری دارایی هەرێم قسەیەکی کردەوەی لە بەرنامەکان گوتی ئەگەر بێت و حکوومەتی عێراق موچە نەنێرێ ئێمە پلانمان هەیە بۆ ئەوەی اعتیماد بکەینە سەر داهاتی ناوخۆم کەواتە ئەوە باشترین بەڵگەیە باشە کاکە وەڵام من بیکەم بە پرسیار بۆ جەناب ئەمە بەرگریکردنە لە خۆی وەزیری دارایی یا ئەتوانم بڵێم ناوی برین تۆڵە سەرنەوەیە لەو هێرشانەی کردە سەر وەزیری دارایی کە شکستی هێناوە لەو دۆخیا و دەیەوێت ئەویش تۆڵە لە حکوومەت بکاتەوە یا بەرپرسانی حکوومەت کاڵێ ئەوانە یا ئەمە ڕاستیەکی تایە بەڕاست نانا ئەمە ڕاستێکی تایە خۆ هەمویان لە ناخی خۆیاندا دەزانن هەرچەندە وەزیری دارایی جگە لەو پارەی لە بەغداوە دێ بۆ موچە و وەکو دابشکەری موچە نەک وەزیری دارایی و ئابووری ئەسڵەن ئابووری هەرتێدا نیە وەزیری داراییش نییە وەزارەتی داراییش نییە هیچ نازانێت لە ئەو پارەی پێشتریش وەزیری دارایی پێشتریش کە لە پەرلەمان هات گوتی من تەنها ئاگام لەو پارەیە کە دێتە وەزارەتی دارایی بۆ موچە ئاگام لە داهاتی نەوت نییە کاک ڕێباز حەملان وەزیری پێشووی کە ئێستا پارتیە لەگەڵ پارتی ئیش دەکا خۆی لە پەرلەمان ئەوەی ڕاگەیان ئەوانە وەزیری دارایی ئەو پارەیەن کە دێن دەدرێت بۆ موچە دابش بکرێت ئاگای لە ئەوی تر نییە بەڵام دەزانێت بەڵام زۆر باش دەزانێت کە ئەو هەموو داهاتەی لە ڕێگەی نەوتەوە لە ڕێگەی باز و گومرگەکانەوە کە خۆتان دەبینن کاکە ژیانی خەڵک وای لێ هاتووە دەڵێ دەسمە دایرەیەک مەرحەبایەک دەکەی دەڵێ زەحمە نەبێ بڕۆ باز من لەم ماوەیە معاملەیەکی بەسیتم هەبوو لە یەکێک لە دایرەکان لە وەزارەتەکانی هەولێر هیچ عیلاقەی بە بازەوە نییە یەکسەر گوتیان کاکە دەبێ بچی سەردانی بازی دەرامەت و بازی عقارات بکەیت بۆی هەتا ئەگەر بازێکرد لەسەر بێ دەبێ بیدێ ئەو جۆ معاملێت بۆ دەکەین ینی مەسەلەن مەبەستم چییە هەرچی ڕێوشێنێکیان داناوە تەنها بۆ ئەوەی پارە لە خەڵک وەربگرن لە بازی کارەبا لە بازی سیارە بێشومار دێتە ئەم وڵاتە جاران سیارێک دەهات یەکیشتری بۆ دەمرێنرا ئێستاکە بەردەوام دێ بەبێ ئەوەی حسابکردن کە ژمارەی نفوسی ئەم شار و ئەم هەرێمە چەندە کە بە پێی ئەوە با بڵێن تەحدیدیکەن وەرحاصل هەر تەنها لە پێناوی ئەوەی زۆرترین پارەیان دەستکەوێ ئەو پارەیە بۆ کوێ دەچێت چی لێ دەکرێت جگە لە پارەی نەوتەکەش کە خۆتان وازەحە کە بۆتە سەبەبی ئەوەی کە زەرێکی گەورە لە پێگەی عێراق لە ناو با بڵێن ئۆپێکیش بووە مەسەرەن لە دەگوتێ عێراقش خۆی ئەم ڕێگەی یاوە
لەبەر بەرژەوەندی ئێرانە منەوتە لێوە هەڕوا بێدەنگی بەڵێ ئەوە یەکێکە بۆیە ئەمریکا شاتوۆتە سەقەت و ڕەشەکە ئەنجا ئەمریکامانە بیانون سەرۆکۆزیرانەڵێ ئێمە ناومان پیس بۆ لە ناو ئۆپیکا و ئەمە بە قاچاقبوونی نەوت و کاریگەری لەسەر نەوتی عێراق دروست کردووە ئەمە یەکێکە وایە لە سەبەبەکان کە وا دەتوانینەوە بخوێنینەوە کە بۆچی عێراق ڕێگریەکی جددی ناکە لە ڕێگەی با بڵێن بە قاچاق فرۆشتی نەوت لە ڕێگەی ئێرانەوە ئەمە یەکێکە لە سەبەبەکان چونکە ئەو خیناقەی لەسەر ئێران هەیە عێراق با بڵێن نەرمترین حەلقەی دەوری ئێرانە و بتوانێت ئەوە ئیسیفادە لێ بکەوە ئەمریکیەکانیش کار لەسەرەوە دەکەن کە بۆ ئەوەی ئەو ڕێگەیە لە ئێران ببڕن ینی ئەو گرێبەستانەی کە سەرۆکی حکوومەتی هەرێم لە ئەمریکا ئیمزای کرد و وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتیوانی کرد زۆر باشکرا باز دەوە دەکەن کە پێویستە عێراق سربەخۆی وزە بنیاد بنێت و چیتر پێویستی بە وزەی دەرەچینە بێ مەبەستیان هەمووی ئێرانە بۆ ئەوەی کە با بڵێن کەرتی کارەبا لە عێراق پێویستێکی زۆری بە غازی ئێرانی هەیە بۆ ئیشکردنی با بڵێن مۆلیدەکانی کارەبا لە عێراق بەڵام تۆرباین و ئەوەکان بەڵام لە حکوومەتی هەرێم ئەگەر ئەو غازە بەکار بهێنرێ بە حساب بۆ ئەوەی چیتر پێویستیان بە غازی ئێرانی نەبێ ئەمە لە چوارچێوەی سیاسەتی ئەمریکا لەگەڵ ئێران پەیوەندی بۆ نییە لە بەرجەکەیشمانە پەیوەندی بەوە نییە بەڵێ پەیوەندی بەوە نییە لە بەرچاوی ڕەشی کورد و برادران هەندێک جار هەیە زۆر غەڵەت ئاماژەکان دەخوێنەوە ئەو سەردەمەی کە داعش وجودی هەبوو شەڕی داعش هەبوو لەبەرەوەی ئەمریکا و وڵاتانی خۆراوە بە تایبەتی ئەمریکا کە قیادەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشی دەکرد لە عێراق و لە سووریا ینی پێویستی بە هێزی پێشمەرگە بوو بۆ ئەوەی کە لە جیاتی ئەوەی سەربازەکانی خۆی بنێرێ و بە کوش بدا هێزی پێشمەرگە بنێرێەوە پارەشیان بداتێ ماگانە و خۆتان دەزان تا ئێستاش ماگانەیەک دەنێرێ بۆ هێزی پێشمەرگە هەتا ئێستا بەردەوامە یعنی مەبەستمەوەیە کە دەهاتن سەرۆکی وڵاتان و وەزیرەکان دەهاتن پیان وابوو لە بەرچاوی ڕەشی کوردە نەخێر لە بەرچاوی ڕەشی قیادەی کوردی و کورد نییە ئەوان بەرژەوەندەکان ئەوەی خواستووە ئێستاش بەرژەوەندەکان ئەوە دەخوازێت کە پشتیوانی لەو گرێبەستانە بکەن بە ڕەغمی ئەوەی دەزانن کە ئەمە لەسەر حسابی میلەت و خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام کە دێتە سەر ئەوەی کە موچەی خەڵک لەلایەن بەغداوە دەبڕدرێ حکوومەتی ئەمریکا یا با بڵێن ئەمریکیەکان ڕاستە ڕەنگە قسەی تێدا بکەن بەڵام قەت نابن بەو بەرگری کارە جددیەی وا لە عێراق بکەن و عێراقیش ئاوا ئامادە نییە بچێتە ژێرباری ئەو هەڕەشانی ئەمریکاوە بەو شێوەیە کە بڵێ بەبێ حسابکردن بۆ بڕیاری دارگای فیدرالی و یاسای موازنە و ئەوانە بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم هیچ پارەیەک تەسلیم بکەوت دەبێ پارەی موچەخۆر بنێرێ ئەوانیش بیانی خۆیان هەیە بەرگەی خۆیان هەیە لە یاسا و لە بڕیارەکان دەڵێن کاکە ئەوە وەزعەکەیە و ئەمریکیەکانیش دەوە باش تێگەیشتون بەڵام ئەمریکیەکان هەند ئەولەویەتی خۆیان هەیە بەڵام مشکلەکە ئەوەیە کورد ئەولەویەتی خۆی نییە کورد ئەولەویەتی ئەوەیە کە پێویستە کێشەی موچە چارەسەر بکە باشە ئەی پرسیاری جددی ئەوەیە بۆ تا ئێستا تەوتین ڕێگە لە تەوتین دەبامت دوو پرسیاکەم یعنی هەر ڕەبتن بەیەکەوە جەناب زۆر باسی برارەکەی دادگای فیدرالیەکەی خۆ لە بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێت نابێ موچە تێکەڵای ململانەیە سیاسیەکان بکەوە بێت لە هەر دۆخێک کتابێ بدرێ بە موچە خۆرۆک و هەموو فەرمانبەرێکی عێراق ئەمە لایەکی کەی ینی هەر جۆرێک لە جۆرەکان نەرمی نوێنرا بۆ ئەمە ژماری منە گوترا بانقی مرکزی ینی شەرعێتی پیاوەتی هەر باقێکی ئەهلی لە چوارچێوەی بڵێن بانقی مرکزی هەبێ کێشەی نییە و ئەتوانرێت ینی هەژماری من بدات بە فەرمانبەران کاک سامان بڕیاری دەرگای فیدرالی پاکێجەکە ینی بێکەوە ینی مەوزوعی چارەسەرکردنی کێشەی موچە دەڵێ لەلایەن بەغداوە دەبێت بدرێ وەکو هەر موچەخۆرەشی تری عێراق و ئەوە وەکو دەڵێ هاو نیشتیمانیان هاوڵاتیانی عێراق یەکسانن بە پێی دەستور ئەمە تەواوە بەڵام دەڵێت تەوتین بکرێ لە بانکەکان تەوتینکردن لەسەر لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بێکەوە دەبێت ئەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتین بکەن ئەوەی کە دەڵێ هەژماری منیش طبعا تەوتین نەکرا تا ئێستا کە کێشەی بۆ دروستکرا کە ئاسانترین ڕێگە و باشترین ڕێگە بوو لە سەرتاوە کە ئەمە بکرا وایە ئێستا ئەو کێشەیە لە کۆڵ خەڵک بوو بۆ هەمووی ئیسراحەتی دەکرد با پرسیارێ بکە ینی خەڵک پێی وایە سبەینە تەوتین کایتر بەبێ حەق و حساب موچەکەی خرێت سەر هەژماری خۆی و هیچ کێشەیەکی نابێ بەڵام ئەگەر ئێمە
کێشەمان لە لیستە هەبێ خۆت باشە زانانی ینی لیست لە وەزاتی داراییەوە ڕوات پێمە حکوومەت یێرێ و کەتەڵتین کرا پێویست بە لیست ناردن ناکات چۆن نایکە ئەخۆی خۆتۆ مەحساباتی ئیداری لە غیابات و لە موچە بڕین و لیست ئەو کاتە تەنها گۆڕانکاریەکان دەنێری نەک هەموو جارێ ناوی سامان و ناوی کاوە دووبارە بینێریتەوە و بڵێ ئەوە ناوی دایکی ئەوەیە و ناوی چواری ئەوەیە و لە فلان ساڵدا مەزراوە و مالی دەکەی یعنی ئەمە کە دەڵی تەوتین دەچێت جێنشین دەکرێت لە بانقەکە کە ئیتر ئەمە هەموو معلوماتێکی کەسی ئەو کەسەی تێدایە و پێویست ناکە هەمیشە دووبارە بێتەوە و موچەکەی دیارە و بە پێی پلە بەندی بە پێی یاسای ئەوەی تەقاعد بە پێی یاسای تەقاعد ئەوەی مۆزەفینە پلە بەرزکردنەوە ئەو جەلەبەرەوە ئەمە وەکو پێم گوتی هەمووی بێکەوە مەربوطە تەوتین بکرێ و داهاتی نانەوتی و نیوەکەی ئەوی تریشیان داهاتی نەوتەکە تەسلیم بکرێ چارەسەر دەبێ و هیچ مشکلێک نامێنێ بەڵام کە نەکرا ئێمە معقولە لە ساڵی نوێیە ینی 4 موچەمانوە گوتو حکوومەت عێراق قسە ناکە لە مانگی پێنجایە ئەم بیانەوە گرێ باشە لێ مانگیە کاکەشاندەکە ڕۆی بی تا کاکە ئێوە تەوتین نەکە من یەک دیارتان نامێ خۆی سا کێشەکە چارەسەر کرابوو یەکشت هەیە مەسلەی هەژماری منەکە خۆ لە یەکێک لە کۆبنەوەکان باسییان کرد بوو پێداگریان کرد بوو حکوومەتی هەرێم بۆ ینی ئەوە جێی پرسیارە بۆ حکوومەتی هەرێم هێندە پێداگری لەسەر هەژماری من دەکا بۆ دەستی خەڵک کراوە ناکە بەبێ ئەوەی کە ئیزباری بکە لەسەرەوەی یەکێک لە بانقەکانی هەژماری من بۆچی زۆر بازەحە ینی بۆ ئەوەی دەڵێ من ئەوە لەسەر شخصەتی هەرێم دەکەوێت ئەگەر بێت و حکوومەتی عێراق ڕاستە خۆ موچەکە بخاتە سەر هەژماری فەرمانبەر دەبێت بیداتە وەزارەتی دارایی ئەینجا ئێمە لە هەژماری من جێنشینی بکەین و پارەکە دابنین لە ئەوەی بۆ ئەوەی هەمیشە خەڵک پێویستی بە حکوومەتی هەرێم بێ ینی خۆ زۆر لە راپۆرتەکان بڵاوکراونەوە لە سەرۆکی پارتیەوە لە سەرۆکی با بڵێن ئەندامی مەکتەبی سیاسی حزبەکانی پارتی و یەکێتی و ئەوانەی پێشتر سەرۆک کۆمار بوون وەزیر بوون هەمویان ڕاستە خۆ لە بەغداوە موچەکانیان تەوتین کراوە وەری دەگرن ئەوە بۆ لەسەر شخصەتی ئەوان و حکوومەتی هەرێمەکانەمە بە نیشتیمانیکردنی موچەیە بە نیشتیمانیکردنەکەش واتەڕۆڵی غەڵەتە معنای نیشتیمانیکردن بالضبط ینی ئاخر ئەوان لە دیوە نەتەوەیەکەیەوە ئەماڵێن ئەو کاتە ڕۆڵی وەزارەتی دارایی حکوومەت یاریمی کوردستان لێرە چییە بێ من ڕۆلی وەزارەتی داراییم بۆ چییە کە کاتی خۆی نەوتی سربەخۆی دەفرۆشت و موچەی خەڵک هەر کێشەی هەبوو و نەی دەدا بە ناوی پاشەکەوت و لێبڕینەوە لە موچەی خەڵکی دەبڕی کاکە تۆ چەند ساڵ لە 2014 هەتا 2023 تۆ نەوت سربەخۆ فرۆشتووە 9 ساڵ تۆ فرۆشتت نەوتی کەرکوچیشت فرۆشت موچەقات بۆ زانێجا 16 موچە دابش نەکراوە 44 موچەیش بە لێبڕین و بە پاشەکەوت درا بڵێ نەک نەوتی هەرێمی کوردستان لە 2014 بە دواوە دەستیان بەسەر نەوتی حەقلەکانی کەرکوچیش داکرد ئەویشیان دەفرۆشت ئێنجا نەک بەشی موچەی نەدەکرد و موچەی خەڵکیان نەدەدا خۆتان ببینن چەند 30 قسور میلیارد قەرزارن باشە یعنی ئێستا بۆ گلەی لە بەغدا دەکەی یعنی ئینجا دەڵێن ئەوە میلەتی کرد سیاسەتی برسیکردن بەکاردێنێ بەغدا وڵا ئەوەی کراوە وەکو ژینۆساید وایە ئەرێ ئەگەر دەزەحمەت نەبێ بێ زەحمەت پێمان بڵێن ئەی ئێوە لە سەردەمی سەربەخۆ فرۆشتی نەوت کە موچەی خەڵکتان پاشەکەوت دەکرد و دەبڕی ئەمە سیاسەتی برسیکردن نەبوو ئەمە سیاسەتی شکاندنی کەرامەتی ئینسانی کورد نەبوو ئەو هەموو پارێوەرت ژیانی خۆتان ماڵەکانتان ڕەب نییە بە کەرامەت و شکۆ کەرامەت شکۆ لە سەوری پارە و موچەوەیە لە ڕاستیدا من پێم وایە ئەو پڕی بێ کەرامەتیە کە ئاوە تەعامل لەگەڵ کەرامەت دەکرێت کە دەشێوێنرێمان ناکەی ینی کەرامەت چۆن ڕەبتی نییە بە موچەوە ژیانی خەڵک بریتە لە موچە ژیانی خەڵک کە لەسەر موچە بێ موچە خۆر بێ مانجێک دەوام دەکا کە موچەکەی لە کاتی خۆیدا نەدرێ نەزانێت چۆن بژی چۆن مناڵەکانی ئیدارە بدار وای لێبێ کە پێ لە کەرامەتی خۆی بنێ داوا لەم و لەو بکە پارەی بدەنێ بە قەرز کە من خۆم شایدی ئەوە دەدەم کە چۆن خەڵک هەیە ئینسانی زۆر ینی هەبوو بوون وەزعیان باش بوو موچەکانیان باش بوو ئێستا کە وای لێ هاتووە ناچارن پەنا بۆ ئەم و ئەو ببەن بۆ ئەوەی داوای موچەی لێ بکەن ئەوەی کە دەبینن لە ڕیز دەوەستن ئەم هەموو خانە نشینە بەو تەمەنەوە هەمووی بە ساڵات چوو ڕیز دەبەستن کە هەندێکیان جانێ لە دەستداوە لە گەرما و لەوانە لە ڕیز بەستن ئەمە
کەرامەتی ئینسان بەوە پەیوەندی نییە بێگومان لەبەرەوەی ئەوان ئەسڵەن حسابیان بۆ کەرامەتی ئینسان نەکردووە و شۆڕش تەنها بۆ ئەوە کراوە ئەگەر وایە فەرمونون ئێوەش وەکو خەڵک بژین منداڵەکانی ئێوە چۆن دەژین هەمووی بوونەتە ساحبی کۆمپانیای گەورە لە وڵاتانی دەرەوە کەیف و سەفا دەکەن سەرۆکی زانکۆن هەمووی عمریان 25 ساڵ 30 ساڵە ئێستا کە ساحبی یەک دنیا پارە و ملیارەها دۆلارن بە کەیفی خۆیان دەژین بەڵام منداڵی خەڵکی فەقیریش بەو شێوەیە کە موچەیەکی 500 و 600 مانگانە نادەنێ فەرمونون ئێوەش وەکو خەڵک بژین بەڵێ ئەو کاتە ئێمە ئەو کاتە بابێکەوە بڵێن ناچەمین و هین ناکەین با بڵێن کەرامەت دەستنیمی بەغدا ناکەین بەڵام وانی ئەوان لە ڕاستیدا ئەمە یاریە بە وشە دەکەن و کەرامەت زۆر زۆر پەیوەندی بە موچە و بژێوی خەڵکەوە هەیە بەڵام ئەوان لە ڕاستیدا مەبەستیانەوەیە کە ئەو شێشەیە چارەسەر نەبێەوە کاکەوەسا بۆ نمونە قسەکانی جەناب دروستە ینی ئەگەرم گرفتانە کە دروستە بێ ڕەنگە لە ڕووی داراییەوە هیچ کاریگەری لەسەر ئەمانە نەبێت تەنها ئەوەی کە پێیوە دیارە خەڵکە هەژار و موچە خۆرەکەی بەڕاستی بێگومان ئەمە بۆ خەڵک یەک دینار ناکات کە بیکاتە گیرفانی ئێمە بەکوێ ئەگەین چۆن ئەمە چارەسەرە بێ ینی ئەگەر من وەکو پرسیارەکەەوە بیکەم جەناب دۆکو کەسێک کە ئەزمونت دێت لەوێ وەکۆی کە شتەکان ئەبینی هەم لە ڕۆسیاسی و داراییەکەەوە ئێخۆرە بێ خەڵکاوە بژی هەر ئەبێ هەشموچەکەی هەڕەشە بێ لەسەر ژیانی کە ئەگوتێ ناهی من بۆ خۆم ئەوە ڕێیمە ینی تا ئەم دەسەڵاتدارانە لەسەر حکم بن و ئەو عقلەتە حکمڕانی هەرێمی کوردستان بکە من بۆ خۆم پێم وانییە کە لەسەر دەستی ئەوان چارەسەرەکە ببێ پێویستی بەوەیە کە گۆڕانکاری لە عقلەتی بەڕێوەبردن دروست ببێ بەڵام کێشەکەمانەوەیە لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان ئومێدی گۆڕانکاریش زۆر دوورە یان ئەسڵەن بوونی نییە خەڵک ئومێدێکی هەبوو بێ پێشتر ڕەنگە بە یەکێتی هەیبوو بێ کە جۆرێک لە جۆرەکان مامەڵی بەڵام ئێستا کاتێک وەڵا نازار لە کاتی بانگەشایانی بەو دیوا دەرئەکە و کە گۆڕانکاری ینی باسی ڕابردوو نەکەین بەڵام هەر ئایسا ئەویش کۆپیەکە لە هەڵبژاردنەکەی پێش و هات و هاواری هەڵمەتی هەڵبژاردنەکەی ئەنمان بینی و دوای هەڵبژاردنیشمان بینی و دانیشتن و دەست لە ناو دەست و پێکەنینی هەردوو لامان لەگەڵ پارتی بینی و وازەحە ینی ئەمە تەنها بۆ ڕاکێش کۆکردنەوەی دەنگە و هیچی تر ینی هیچ ئیرادەیەک نییە ڕوبەڕووی پارتی بوەستێتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەمە هەموو هاوار و شەڕکردنە لەسەر ئەوەی بەشەکەی زیاد بکرێت لە مەسەلەی گەندەڵی بەرژەوەندەکانیان بەڵێ لە گەندەڵی و لە تاڵان فرۆشی لەوەی کە لە نەوت هەیە لە بینی یەکێتی و پارتی بە تایبەتی و بێگومان حزبەکانی تریش هەریەکە و بەقەدەر خۆی ئەوانەی کە بەشدارن لە حکوم ئەوانیش بەرپرسیارن کە بەشێکیان زۆر لە پارتی و یەکێتی زیاتر بەرگری لە تاڵان فرۆشەکان دەکەن و دەیشارنەوە بەڵام ئەوەیە بۆ چوونی چێ لە سەر حیزبانەی دەروی پارتی و یەکێتی بۆ چوونی منەوەیە کە لە ڕاستیدا من پێم وایە لە دوای گۆڕانی کاگنەوە شیروان نە گۆڕانی ئێستا گۆڕان لە ساڵی 2009 بەدواوە توانی ئومێدێکی باش دروست بکە و فعلەن هێزێک بێکە بە فعلی هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقی نەبێ و ڕوئیاکی سیاسی فکری سیاسی لە پشتەوە بێ بۆ گۆڕانکاری بەڵام بەداخەوە گۆڕان بەو دەردە برا لە دوای مردنی کاگنەوە شیروانەوە ئەوەی تریش هێزەکانی تر لە بین یەکتر ناکۆکن ڕوئیای و فکری سیاسی لە پشتیانەوە نییە هەر ڕێک ڕیشەیەکی فکری لە پشت با بڵێن ئەو بۆ چوونە سیاسیانەوە نییە ئەو تێڕوانی نەسیاسیانەوە نییە هەڵیان گرتووە زیاتر با بڵێن خەمی و حەزی تایبەتی و شخصی کەسە یەکەم و دووەمەکانی ئەو حزبانە دەور دەبینێ لە ئاراستەکردنی سیاسەتی ئەم هێز و گروپانە لەبەرەوە دەبینی لەگەڵ یەکتر تەبانین و من جگەلەوەش دەبینم کە لە ڕاستیدا بەشێکی زۆریان کۆپی پارتی و یەکێتین بەڵام بە شێوازێکی تر مارکتینگ بۆ خۆیان دەکەن و ئەگەر ئەوانە بێنە سەر حکم ڕەنگە هیچ وەکو هەندێکی لەوانەی لە ئۆپۆزیسیۆنن وەکوانەیە ئێستا لە ئۆپۆزیسیۆنن پێشتر هەندێک لە مەرحەلەکان بەشداریان لە حکوم کردو تاقی کراونەتەوە دەزانین کە هیچ گۆڕانکارێک ناتوانێت گۆڕانکارێک لە دۆخەکە بکەن لەبەرەوە من باشە پێشنیارێکی بەرەی گەل هەیە بۆ کۆبوونەوەی کەسێکە مەکانی حیزبە سیاسەکان بۆ تەبایی و بۆ یەکدەنگی هەستەکەی ئەمەی سامانجان ئەمانە هەموو شعاراتن
ئێمە باکۆ ببینەوە یەکێک دەڵێ ئەنجومەنێکی سیاسی پێک بینینەوە دەزانم لە پشت ئەو قسێوە ئەوە هەیە کە ئەو برادرە بۆ خۆی بێتە ئەندامی ئەو زمانە و بێتە پێشەوە و تۆزێ تیشتی کەناڵەکانی زیاتر لەسەر بێ و ئەوی تر دەڵێ بابێکەوە کۆ ببینەوە دابنیشین و لەسەر مێزێک و تەبە ئەمانە هەموو شعاراتن تەبایی تەبایی بە شعارات ناکرێت یانیەوە مەسەرن باسی یەک ریزی دەکرێت ئەوە پارتیش خۆتان دەزان لەم ماوەیە لە بەرامبەر ئەو قەراری بەغدا داوای کرد هێزەکان کۆ ببنەوە ئەمە تۆزێ ئەخر قسەکە دەزانیت باشە بۆ ڕنەکەەوە ئەغە با من یەک فکرێت بەمێ بۆی وازح بێنەکەی تۆش پارتی کە داوای کرد ئێبرا لە مەکتەبی سیاسی پارتی خۆی ئەویست کۆ بکرێتەوە ئێستا ئەمی کە داوا ئەکرێت لە شوێنێکی بێلان بۆنەوە لە ئوتێلێ لە هۆڵێ ئەجەندای کەسێکی بەسەر و زاڵ نەبێت من ئەو کۆبنەوەم هەر وەکو منطقی کۆبنەوەکەم پێ باش نییە بۆچی لەبەرەوەی کاکە ئەم وەکو باسم کرد ئەمە بە کۆبنەوە ئەمە مەسلەی عشاعری و کێشەی چارەسەرکردنی کێشەی عشاعری نییە دەزانایەوە بە چارەکەی بە دامەزراوەییکردنی ئەم هەرێمە یعنی پێویست ناکە ئەستا ئێمە یەک ریزی بریتی نییە دانیشتن لە چوارچێوەی مێزێک یەک ریزی ئەمە نمایشە یەک ریزی بریتە لەوەی پەرلەمانێکی ئەکتیڤت هەبێ دام و دەستگای چاودێری ئەکتیڤت هەبێ لە پەرلەمان ململانەکان و جیاوازیەکان بەیەکەوە کۆ بکرێنەوە خطابێکی سیاسی موحد هەبێ یاسای باش لە خزمەتی شەفافیەت و خزمەتکردنی ئینسان و چارەسەرکردن و عەدالەت و با بڵێن دادگاکان سەربەخۆ بن سانکۆکان پێش بکەون یەک ریزی بەو شێوە دەکرێت یەک ریزی بۆ ناکرێت ئەمە عەقڵەتی بەرەی کوردستانیە ئەمە عەقڵەتی بەرەی کوردستانیە ئەمە هەڵوێ سیەمی لاواز نەکردو بەرامبەر بە بەغدا کاتێ ماڵی خۆمان بڵاوە ئەویش کلێنێکە دۆزێتەوە بۆی کە کێشە بۆ تۆ دروستکە ئەوجە بۆ یەک ریزی دروست نابێت چەندی کۆبنەوە بکرێت ڕۆژی دەکۆبنەوە سەد کۆبنەوە بکرێت لە بینی هەموو حزبەکان هەمووشیان بەشدار بن ئەمڕ یەک ریزە دروست نابێت لەبەرەوەی ئەمە یەک ریزیەک نییە لەسەر ئەساسی دامەزراوەکان ئێمە لە چەندین ساڵە لە 91ەوە دەسەڵاتمان بەدەستەوەیە دەمانتوانی پەرلەمانێکی ئەکتیڤ دروستکەین هێزێکی پێشمەرگەی ڕێکخراو و منەظەم و نیشتیمانی دروستکەین نەمان کردووە بە تا ئێستاشی لەگەڵ بێ هەتا ئێستا کە هێزی یەکێتی و پارتیە دژە تیرۆری یەکێتی و پارتیە ئاسایشی یەکێتی و پارتیە دادگای یەکێتی و پارتیە کورە پەروەردەی یەکێتی و پارتی هەمومان دووە کاکە ئێستا ئەگەر تۆ ئەوانت نەبێ دامەزراوی بەهێزت نەبێ دادگایەکی بەهێزت نەبێ ئەم گاپە لە بینی حکومەتی هەرێم و خەڵک هەردێ فراوان دەبێت زۆر دەبێت کە تۆ توانیت لە ڕێگەی دامەزراویکردنی هەرێمەکەوە دانی کەمی عەدالەت دابین بکەی کەرامەتی ئینسان بپارێزی ئازادی بۆ ئینسان دەستەبەر بکەی موچەی دابین بکەی کێشەکانی بۆ چارەسەر بکەی ئەم پشتیوانی خەڵکت زیاتر دەبێت ئەم گاپە بچووک دەبێتەوە لە بینی دەسەڵات و خەڵک ئەمە دەبێتە فاکتەری یەک ریزی ئەمە دەبێتە فاکتەری یەک ریزی بمانەیە ئەوە نییە من لە پارتی وێچێتی لە یەکتر جیاواز نەبن یان بەرەی گەل لەگەڵ ئەوی تر جیاواز نەبێ هەمووی جیاوازێکە هەبێ بەڵام بەیەکەوەش سیاستێکی مشترک لە بەرامبەر عێراق و دەوڵەتانی تر هەبێ کۆیان بکاتەوە و لەسەری متفق بن بەرنمەیەک هەبێ لە ڕێگەی دامەزراوەکانەوە نەک لە ڕێگەی تێڕوانینی حزبەوە حزبێک داوای کۆبنەوە دەکا ئەگەر هاتن ئەوەی لەگەڵما ئەوە نیشتمان پەروەرە ئەوەی نەهات ئەوە خائینە خۆفرۆشە لەگەڵ عێراقا یعنی بەڕاستی ئەم خیتابات با بڵێن تەخوینکاریە شتێکی زۆر خەتەرە لەسەر ئەم هەرێمە هەموو حزبەکان نیشتیمان لە چوارچێوەی حزب لە کەسی یەکەمی حزب کۆ دەکەنەوە ئەوەی لەگەڵ سەرۆک فلان بوو ئەوە نیشتیمان پەروەرەوەی لەگەڵی نەبوو خائینە زۆر یعنی لە ڕاستیدا ئەمە عینەکی زۆر خەتەرە پێویستە ڕێگری لێ بکرێت لەبەرەوە یەک ریزی و نیشتیمان پەروەری و کوردایەتی و هەمووی لە ڕێگەی دامەزراوەکانە دەکرێت و ئەوەی ڕێگر بووە پارتی بە دەرەزەیەک یەکێتیش هاوکاری بووە ڕێگر بووینە لەوەی ئەم هەرێمە بە دامەزراوی بکرێ گەورەترین خیانەت کە کردبێتیان ئەوان کردویانە گەورەترین نانیشتمان پەروەری ئەوان کردویانە گەورەترین غەدر لە خەڵک ئەوان کردویانە گەورەترین زوڵم ئوان کردیانە لەبەرەوە لە بەردەم بەغدا بەڵام لە بەردەم بەغدا لاواز بووین لە بەردەم دنیای نێودەوڵەتی لاواز بووین و پێگەی هەرێم وای لێ هات ئێستا کە تەنها کێشەی کورد لە موچەدا کورد بێتەوە ئەو موچەش دەرگاکانیان داخست و قوڕیان کرد بە کێشەی موچەش ئەوەی کە پرسیار دەکەی کە گۆڕان تێکیە نازانی وای کرد کە پارتی بۆ شێوەیە غەدرێکی زۆر گەورەیە لە ڕاستیدا من خۆم کاتی خۆی دەزانی من پێشەوەی گۆڕانی دروست بێ لە ناوێچێتی بوو وە پێم وایە زۆر وردەکاری ژاگەدار بووم و سەر نووسری ڕۆژنامەی ڕۆژانی حزبەکە بووم ماوەی 7 ساڵ زیاتر و نزیکیش بووم لە مام جەلالی ڕەحمەتی و لە سەرکردایەتی مەکتەبی سیاسی تا حدێک
لە ڕاستیدا ئەوەی وای کرد باڵانسی هێز تێک بدرێ ئەو سیاسەتە سەقەتەی سەرکردایەتی یەکێتی بوو کە بە قسەی کاک نوێشیروانیان نەکرد کە بتوانن چاکسازی لە ناوخۆی یەکێتیدا بکەن و بەو شێوەیە تەسلیمی پارتی نەبن، هەمووی بە قوربانی پۆستی ئەم و ئەو نەکەن و نەبن بە پاشکۆی پارتی، بتوانن لێرە چاکسازی لە ناوخۆی حزبدا بکەین و خیتابێکمان هەبێ نەتبێ بەرامبەر بە پارتی نەک شەڕیان لەگەڵ بکەین. هەمیشە من وام دەگوت کە لە ناوێشێتی من دەمگوت لە بینی ئەوەی کە ئێمە تەسلیم بین و شەڕی ناوخۆ بکەین مەسافەیەک هەیە دەتوانین کاری لەسەر بکەین، نەتەسلیم بین نەشەڕیان لەگەڵ بکەین و پێم وایە ئەو سیاسەتە غەڵەتە وای کرد کە کاک نوێشیروان بێتە دەرەوە و گۆڕان دروست بکات بڵێن یەکێتی لە بەرامبەر پۆستی سەرۆک کۆمارە هەرێمی ڕادسی کرد و بەشێکی زۆریش لەو سەرکردانە قسەکانیان ئێستاش ماوە بە ڤیدیۆ لەو سەرکردانی کە لە ناوێکێتی بوون هەندێکیان من خۆم لە لای خۆم باسییان کردووە کە دایانگوت ئێمە سەبەبکاری ئەوە بین کاک نوێشیروان بچێتە دەرەوە و مامزەلال و کاک نوێشیروان کە بەیەکەوە بمابانەیە بێگومان دایانتوانی دەور و ڕۆڵی کاریگەر بجێڕن لە باڵانسی هێز بپارێزن، بەڵام بە حکمی ئەوەی کە چاکسازیەکە نەکرا کاک نوێشیروان بێ ئومێد بوو لەوەی چاکسازی ناوێشێتی بکرێ هاتە دەرەوە. پرسیارەکەی تر ببوورە عەفوو بالەوە تۆزێ دوورکەین و بین و بۆ بەڵێ ئەو من هەروەکو پرسیاریان لە جەنابن کە حەزم کرد ڕای جەناب دووەرگەم لەسەری ینی تۆ باگراوندێکی سیاسیشت هەیە ئێمە لەم دۆخەیە بۆ نمونە چوارچێوەی هەماهەنگی یخۆ دۆستی پارتی و یەکێتیشن ئەوانشان دامن لە ناو چوارچێوەیە ئەی چۆن ئێستا بۆ نمونە ئەمان دەڵێن ئێمە کێشەی سیاسیە ئەم موچە بڕاوە زیاتر نەک ئیداری و دارایی ئێمە چۆن ئەم دۆستانەمان پشتیان تێکردی ئەم کێشە چارسن ئایا فعلەن ئەمە بە کێشەی سیاسی چارەسەرە بێ؟ خۆی لە ڕاستیدا سیاسەتی با بڵێن قیادەی کوردی لەگەڵ بەغدا سیاسەتێکی ڕاست و دروست نەبووە. بۆچی؟ حزبیانە یەکەم جار تەعاملیان کردووە، طبعاً ئەم ململانەیان تەسیریان کردووە و پارتی لەلایەک و یەکێتی لەلایەک وەفد چۆتە بەغدا پارتی وەفدی ناردووە. لە کاتی خۆتان دەزانن کە حکومەت دروست دەکرێت کە هەر کێشەیەک دێتە پێشەوە ئەوانە هەریەکە و ململانەی ئەویانە منافسەی ئەویانە چێ زووتر بچێ خۆی بگەێنێتە ئەم هێز و ئەولایەن و حزبانەی کە لە بەغدا حکومدارن. ئەمە یەکێکیان لە سەبەبەکانە و جگە لەوەش بە شێوەیەکی وا تەعاملیان کردووە لە زیاتی ئەوەی پرسە نیشتیمانیەکان ئەولەوێتەکانیان لە سیاستکردن پرسی نیشتیمانی بێ، پرسی پۆست و پارە بووە. شەڕیان لەسەر پۆست و پارە کردووە و هەمیشە متفق بووینە لەگەڵ یەکتر لەسەر ئەوەی ئەو پۆستانی وەردەگرن بڕۆ بزانن ئەو هەموو وەفدەی کە لە پێناوی پۆست و پارە چوونەتە بەغدا چەندن بیان ژمێرن یەک با بڵێن ئەحسا بکەن و ئەوانەی کە لەسەر ناوچە کێشە لەسەرەکان ئەگەر چوو بن بۆ بەغدا لەسەر ئەو پرسە نیشتیمانیانە یان پێگەی کورد یان دەوری کورد لە قەراردان لە بەغدا کە چوو بن و مناقەشەیان کرد بێ و منافسەیان کرد بێ و هەڕەشەی کشانەوەیان لە بەغدا کرد بێ بزانە چەندن چەند کەمە نسبەتی ئەو وەفدانەی کە چوونەتە بەغدا لەسەر مەسەلەی کێشەی کورد. کورد دەتوانێت بکشێتە بەحیاتی لە بەغدا لە پرۆسی سیاسیە جا پێشتر نەخشاوەتەوە ئێستا هیچ کارتێکی بەدەستەوە نییە. ینی من پێم سەیرە هەندێک جار هەیە هەڕەشە دەکەن ئێستا و فترەیە هەندێک لە سەرکردایەتی کورد هەڕەشەیان کردووە وڵای ئێمە قبوڵ ناکەین و وەرحاصل زۆر هەڕەشەی توندیان کردووە. دوای ژوای لێ هاتگەیشتە سەر دوعاکردن وڵا ئەو خوای ئێوە دەیپەرستن ئێمەش دەیپەرستین و خوالتان قبوڵ نەکا. کاکە سەرکردەی سیاسی دەبێت ساحیبی قسەی خۆی بێ، یان هەڕەشە مەکە یا هەڕەشەت کرد جێبەجێ بکە. بەس پێم بڵێت تۆ هەڕەشە بەچی دەکەی؟ ئابوورێکی داتەپیوت هەیە، ساحبی دەیان ملیار قەرزیت، موچەی خەڵکت پێ نەدراوە و پێ نادرێ، هێزی پێشمەرگەت پێ یەک نەخراوە یەک نەخراوە و یەک ناخرێ، پەیوەندی نێودەوڵەتەکانت بەهۆی ڕیفراندۆمەوە تێک و پێکدا سەر لەبەری هەڵەشاندەوە لە 150 خاچی هەرێمت تەسلیمی بەغدا کردەوە بەهۆی ڕیفراندۆمەوە. نێوانی حزبە سیاسەکان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت و تەنها لەسەر گەندەڵی و دابەشکردنی داهاتەکانی گەندەڵی متفقن. لەگەڵ خەڵک پشتیوانی خەڵکت لەدەست داوە، خەڵک دەچێتە انتخابات هەمووی کۆکەوە حزبە دەسەڵاتدارەکان بەیەکەوە لە 130 زیاتر لە دەنجی خەڵکیان نەهێناوە حکمڕانی هەرێمی کوردستان دەکەن. پەیوەندی خەڵک لەگەڵ حکومەتی هەرێم ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدایە. خەڵک وای لێ هاتووە لەبەر ئێوە ڕقی لە هەموو ڕەمزەکانی و مێژووی کورد و کوردایەتی و ئەوانە ببێتەوە کە بەداخەوە ئەوە دەڵێم
ئەمە چۆن دەتوانی تۆ هەستەکەی بەغدای تاقی کردبێتەوە؟ بەڵێ بەغدا زۆر وردەکاری ئێر باش دەزانن، ئەوانیش دەزانن من ینی ئەوە خۆتان دەزان بەغدا بتێونەتەوێت حکوومەتێکە خەڵکی لە ڕووی تائیفی و لە ڕووی نەتەوەی لە ئێمە جیاوازن، بیرکردنەوەی خۆیان هەیە، بەرژەوەندی خۆیان هەیە، بەڵام ئەوانیش پارە دەنێرن بۆ نمونە هەوڵ دەدەن کێشەکان چارەسەر بکەن، بەڵام حکوومەتی هەرێم کە خۆی لەناو خۆیدا تەبانە بێ. بەس کابووشی کوردیش پێکێنەری سەرەکی دروستکردنی حکوومەتی عێراقە، یانێگە لە پرۆسی سیاسی عێراق بکشێتەوە کەلێن دروستەکە خۆی کەلێن دروست دەکات، بەڵام مەبەستم چییە؟ ئینسان کە کارتێکی سیاسی کە بەکاردێنێ دەبێت تۆ بەدائیلتە بێ. باشە دەکشیتەوە لە حکوومەتی عێراق وەرە پێم بڵێت تۆ چۆن دەتوانی بژێوی ژیانی خەڵکدا بکە. ئێستاکە ناکشیتەوە هیچ نەبێت دەڵێ هەوڵ دەدەین لەگەڵ بەغدا چارەسەری بکەین، ئەوە داهاتە نانۆکێکە زیاد بکەین تەسلیمی دەکەیان داهاتی نەوتی تەسلیم بکەین، ومێدێک هەیە دەریسەیەک هەیە، بەڵام تۆ وەرە کە کشایتەوە. تەنها دیوە سیاسەکەیەتی دەڵێن کورد لە عێراقدا بەشداری لە پرۆسی سیاسی ناکە، ڕەنگە هەندێک قسە لەم دەوڵەت و لەو دەوڵەت و ئینە نێو دەوڵەتەکان بکرێت، بەڵام شەرط لەسەر ناکەن. ینی تۆ وەرە پێم بڵێت تۆ بەهاتنی تقریبان کێشە بەسەر بەخۆ فرۆشتنی نەوت نەتوانی موچە کێشەی موچە چارەسەر بکەیت. بەغدا پارە دەنێرە کێشەی موچە چارەسەر ناکە. ئەی کە دەکشیتەوە ئینجا جگەلەوە وەکو باسم کرد لە هیچ ڕۆیشترەوە لە ڕووی سیاسیشەوە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان خراپە و خەڵک پشتیوانت نییە. ئەین دەزانین چیە؟ گەورەترین هێز ینی هەر حکومڕانیەک هەر دەسەڵاتدارێک کە ئەگەر پشتیوانی خەڵکی دەنگەکانیان زیادی کرد کاکاوە لە ماڵبژاردنە پاتیویکێکی تۆ باوەڕت بە ژمارەی دەنگەکانی ئەو هێزانە هەیە، ینی خۆتان دەزانن هەڵبژاردنەکان چۆن دەکرێت. بەڵام گریمان من باسی هین ناکەم تەزویری تەکنیشی و ئەلکترۆنی، من باسی تەزویری ئاشکرا دەکەم، ینی ئەوەی کە بە هەڕەشە و موچە بڕیکردنەوە تەرهیب و تەرغیب هەندێکی بە تەرهیب کە چای و سوورکردنەوەی بەکاردێنن بۆ ئەوەی ئەگە دەنگ پێندێ موچە دەبڕن، هەندێکشی بە تەرغیب بە دەمچەورکردنی ئەو خەڵکەیە و کڕینی دەنگەکەیە بۆ ئەوەی دەنجام پێ بدەن. باوەڕتان هەبێ ئاخرێکێک لە سەبەکان ئەوەیە کە نانوێت چێشەکە لەگەڵ بەغدا چارەسەر بکەن. ئەگەر بێت و موچەی خەڵک بچێتە سەر بەغدا، خەڵک منەتی بە ئەبەو حەزبارە نەمێنێ، دڵنیا بێ لەوەی کە ماگانە موچەکەی خۆی وەردەگەی لە ڕێگەی بەغداوە، ئەو هەموو دەنگەی ئێستا دەیهێنن کە لە ناچاری و لە ترسی موچە بڕین و ژیانی خۆیان ئەو دەنگانەیە نامینێت، تەنها چەند کەمێک دەنجان دەمێنێت کە بە بیر و باوەڕ ڕێگەڵیان بێ کە پێم وانیە ئێستا کە هیچ بیر و باوەڕ ڕوومەبدە و بەرنامەیەکی سیاسی تەحکوم بە سیاسەتی و حزبانە بکە، بەڵکو ئەوەی کە لەگەڵیانە بەشی هەرە زۆریان لەبەر بەرژەوەندیە لە بەر کۆمەڵی احتیباراتی شخصی و عائیلی و ئەم گروپ و ئەو گروپە ئەگەرنا هیچ پرەنسیپ و بەرنامە و سیاست و استراتیژێک نییە کە ئەو خەڵکە ئەوەی کە دەنجان پێدەدە بە حزبانە بەستێت. زۆ سپاس دەکەم کاکاو محەممەد، پەرلەمانتاری پێشووی عێراق زۆ سپاس بۆ ئامادەبوون، زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم. بەخواتان ئەسپێرم، خواتان